هۆکارەکان وتمان سحرە دوایەوە چاوپیس. بۆچی چاوپیس؟ ئێمە زۆر جار دەممان ناوەستێ، هەرچیمان هەیە ژێر بەڕە دەخینە بان بەڕە دوای باجەکە ئەدەین. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر ئەتەوی ئیشەکانت سەرکەوتوو بێ بیشارەوە، بەڵام نەک ئینسان پەنا بخوا درۆ بکە، درۆ نا، ئەوەی درۆ بکە خوا لەعنەتی لێ دەکات. بەڵام هەموو شتێکی خۆت بە خەڵکی مەڵێ، پێویست ناکە، چونکە ئەفەرمێ هەموو خاوەن نیعمەتێک خەڵکی حەسوودی پێدەبات. جا کاتێک کە ئێمە دەڕۆین کەسێ سحرمان لێ دەکات یاخود دەچین هەرچی لە دەممانایە لە دڵمانایە باسی دەکەین بۆ خەڵکی، هەندێک کەسێ پێی ناخۆشە حەسوودیمان پێدەبا، سەرنجام چاوێکمان لێ ئەدا و ژیانمان پڕ دەبێت لە کێشە مشکیلە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئیمامی عوقبەی فەرموو یا عوقبە، عوقبەی کوڕی عامر ڕەزای خوای لێ بێ، تعوذ بهما فما تعوذ متعوذ بمثلهما. فەرمووی ئەی عوقبە بەردەوام فەلق الناس بخوێنە، قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس، چونکە سوێن بەخوا هیچ شتێک نییە پەنای پێ بگری بەخوای گەورە لە شەڕی چاوپیس باشتر بێ لەم دوو سوورەتە. لە جاتی ئایەتە کورسی ئەمە بخوێنە، ئایەتە کورسی بۆ دوای نوێژەکانە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم باشترین قەڵغانێک بەدەستەوە بێ بۆی لە چاوپیس و حەسوود پارێزراو بی ئەوەیە چی بکەیت؟ فەلق الناس بخوێنە، لە ماڵ دەرەچی بیخوێنە، ئەڕۆی بۆ میوانی بیخوێنە، میوانت دێ بیخوێنە بەردەوام، ئەڕۆی بۆ میوانی خۆت و ماڵ و مناڵ دێ هەمووتان فەلق الناس بخوێنە، میوانتان دێ بیخوێنە، بۆ هەر شوێنێک دەڕۆی بیخوێنە بە ئیزنی خوا خوای گەورە دڵنیام زۆرێک لە کێشە مەشاکیلەکانتان محەل دەکات. وەڵڵاهی ئەم دوو سوورەتە بەردەوام بخوێنە، ڕۆژانە بیخوێنە، دەیەها و سەتەها جار دڵنیا بە چاوپیس هیچی بەرامبەر بە تۆ پێ ناکری ئینشاءڵڵه. بەس کە تۆ نایخوێنی لەو لاشەوە نوێژەکانە بە جوانی ناکەی، گوێش لە گۆرانی دەگری، گوێ لە خراپەش دەگری، وەڵا دڵنیا بە ساحیرەکان و دڵنیا بە ئەوانشی کە سحر دەکەن و ئەوانشی کە چاوپیسن تەقلەمان پێ لێدەن، چونکە لە خوا ناترسین، زۆرێکمان بە پێی پێویست قورئان ناخوێن زیکری خوا ناکەین. بۆیە ئینشاءڵڵه ئاگاداری خۆمان بین، سحر و چاوپیس هۆکارێکی ترە بۆی کێشە لە ماڵەکانمانە زۆر بێت.